لەسەرم بابەتە و لەسەر گرنگی نەوت و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئێمە میوانداری بەڕێز شەهریار شێخلەرمان کردووە کە شارەزای وزێ و لە ستۆدیۆ لەگەڵمانایە. بەڕێز شەهریار بەخێر هاتی و سڵاو لەبێ. ئەو کۆمپانیانی کە من باسم کرد و ئاماژەم پێکرد کاریان بە شێوەی پشکدار یاخود ڕۆڵی سەرەکیان هەیە لەوە بەرهێنانی نەوت و کەرتی وزەدا. باشە بە وەستاندنی ئەم یاخود ناردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ بازاڕەکانی جیهان ئەم کۆمپانیانە چه هەڵوێستێکیانە یاخود دەبێت چی بکەن؟ ئەم کۆمپانیایانە هەموو کۆمپانیایەکی حقیقی کارکتەرێکی حقوقی معلومیان هەیە لە بۆرساکانی دنیا زۆربەیان تەسجیل و پشکەکانیان فرۆشتراوە. وانێک کە بڵم یەک خاوەن پشکیان هەیە زۆربەیان پشکەکانیان لە ناو دانەدانی بازاڕەکاندا دەفرۆشترێ. ئەوان شتێک گرینگە ئێمە زەینی بدەینێ ئەویش ئەوەیە کە ئەو کۆمپانیایانە بە گرێبەز لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەک بەشێک لە دەسەڵاتی بەڕێوەبردنی عێراقی کە لە دەستوری عێراقیدا ناوی هاتوون لەگەڵ هەرێمی کوردستان گرێبەستیان کردووە و سەرمایە و سامان و زانستی تکنیکاڵی خۆیان هێناوەتە ناو کوردستانەوە و پەرەیان پێداوە. واتە ئەوان پابند بوون و بە پێی گرێبەستێکی ڕسمی و فەرمی هاتوونەتە ئێرە. وانە بووە کە بڵم بە پێی ڕێکەوتنێکی سیاسی یا ڕێکەوتنێکی کەسی و لایەنی بووە. لەبەر خاتری ئەوە ئەم ڕاگرتنە ئەگەر درێژ بخایێنێت بە دڵنیاییەوە دەبێتە هۆی زەرەدێکی زۆر لەو کۆمپانیایانە و ئەوان مافی خۆیانە کە لە دژی ئەو کەسەی کە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو نەوتە بوەستێت لە محکەمە نێودەوڵەتیەکان داوای قەرەبووکردنەوە و شکایەت بکەن. باشە بەڕێز شاریار خوێندنەوەی تۆ چییە سەبارەت بەو بڕیارەی دادگای ژووری بازرگانی نێودەوڵاتی لە فەڕەنسا کە ئیدی تورکیا گەربێت نەوتی هەرێمی کوردستان بکرێت یاخود هەناردە بکات ئەبێ بگەڕێتەوە بۆ بەغدا. خوێندنەوەی ئێوە چییە وەکو سپۆڕێکی بواری وزە؟ من پێم باشە لە سەرەتا باسی ئەوە بکەین. عێراق لەگەڵ تورکیا گرێبەستێکی کردو لە 1970 کە 2002 نوێی کردوێتەوە بۆ ئەم گرێبەستە بۆ بۆریەکی دیاریکراو لە ناو خاکی تورکیادا و بۆ کۆمەڵێک ئەمباری خەزنکردن و شوێنی هەناردەکردن لە بەندەری جەیهان کراوە. ئەو بڕیارەش بە هیچ جۆرێک بڕیاری وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان نییە. باشتەکە بەم جۆرە نەبیندرێ. دەزانن چۆنە ئەم حکوومەتی تورکیا بەپێی ئەو گرێبەستە کە لەگەڵ حکوومەتی عێراقی کردوێتی ئەو بۆریە و ئەو فەسیلیتیانەی کە لە بەندەری جیهانە تەرخانی کردو بە حکوومەتی عێراقی و وعدی پێداوە وەختێک کە بەکاری بێنێ بۆ نەوتی عێراقی بەپێی بڕیاری وەزارەتی نەوتی عێراقی تەعاملی لەگەڵ بکات. باش کە ئەوەی بەکارهێناوە کە ئەوەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەکارهێنراوە و حکوومەتی عێراقی لەسەر ئەمە سکاڵای تۆمار کردو بەس بابەتەکە بابەتی ئەو بۆریە و ئەو فەسیلیتیانەیە لە هیچ کۆیەک نەکتراوە کە نەوتی کوردستان نابێ هەناردە بکردرێ یا نەوتی کوردستان لە شوێنی دیکە و نابێ بڕاتە بازارەکانی دەرەوە. ئەمە بابەتێکی یەکەمی. بابەتی دووەمی ئەم گرێبەستەی نێوان تورکیا و نێوان عێراق 2 ساڵ و نیمی ماوە. گرێبەستێکی دائیمی هەمیشەیی نییە و سێ هەمینی ئەوەیە کە حکوومەتی عێراق چ ئەم بۆریە بەکاربێنێت چ بەکار نەهێنێ دەبێت ساڵانە پارەیەکی زۆر بە حکوومەتی تورکیا بابەتی کرێ و ئیجارەی ئەم بۆریە بدات. و بێزگە لەوە لێکەوتەکانی ئابووری بۆ سەر ئەو کۆمپانیانی کە باسمان کرد بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی ڕاستە و خۆ بۆ سەر موچە و ئابووری خەڵکی هەرێمی کوردستان ئەمانە هەموو فاکتەرێکن کە ڕێگە نادات کە ئەم ڕاوەستانە ڕاوەستانێکی درێژخایەن بێت، ڕاوەستانێکی زۆر دوور و درێژ بێت و بە بڕیای بە ئەمە زانیاری نییە ئەمە بەس بۆ چوونی خۆمە من پێم وە هەیە چون لە مانگی یەکەوە بابەتی بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس ڕاگەیەندرا بوو بەس بڵاوکردنەوەی ڕەفەرمیەکەی مابوو. من پێم وە هەیە لێک تێگەیشتنێک کراوە لە نێوان هەرسێ قۆڵی ئەم کێشەیەکە سەری هەڵداوەیان حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکیا بۆی کە کێشەکە بە ئاسانترین و بە باشترین شێوە بگاتە چارەسەرکردن و زیاتر قوڵ نەبێتەوە. ئەگەر ئەم شتە نەکرابایە حکوومەتی تورکیا هیچ ملزم نەبوو کە حربە فەوری
نەوتەکە بوەستێنێ. باشە بەڕێز شەهریار کۆمپانیەکان بڕیاریان داوە کە وەکو گەڵف کەستۆن و DNO و گەنەڵ ئەنەرژی ئەمانە بڕیاریان ناو هەندێک کۆمپانیای دیکە کە نەوتی بەرهەمهێنرا و کۆگا بکەن ئەم پرۆسەیە تاکە ئەتوانن بەردەوام بن. کۆگاکردن لە سەرچاوە لە هیچ کۆیەکی دنیاوانیە کە بڵام خەزانێکی زۆر گەورە و ئەمبارێکی زۆر گەورەی بۆ دادەندرێت چون ئەوە کۆستێکە کە لەوانەیە لە دەیان ساڵدا جارێک پێویستی پێی ببێت. لەبەر خاتی ئەوە بەعام بە سوورەتێکی گشتی بۆ 2 بۆ 3 ڕۆژ یا بۆ چەند ڕۆژ تەنیا کۆگا ساز دەکردرێت لەوە زیاتر ئەمبار ساز ناکردرێت و ئەو ئەمبارە وەکو بەکاپ سولوشنێکە نەک مین سولوشنێک بۆ هەناردەکردنینەوە. لەبەر خاتی ئەوە من پێم وایە نهایەتی بەشی 4-5 ڕۆژ تا هەفتەیەک بکردرێ ئەم نەوتانە خەزان بکرێت و لە دوای ئەو چون نەوتی پێشوش لە بەشێک لە خەزانەکاندا مەوجودە لەبەر خاتی ئەوە پاش ئەو لەوانەیە ئەگەر کێشەکە نەگاتە چارەسەرکردن بگاتە ئاستی ئەوەی کە کۆمپانیا نەوتەکان لەسەر جێی خۆیان ئیش بکەن واتە نەوتەکە کە دەردەهێنرێ دیسان بکردێتەوە ناو بیرە نەوتەکان و خەرجێکی زیادی بکردرێ بۆ ئەوەی کە پرفۆرمەنسی بیرەکە و کوالیتی نەوتەکە تێک نەچێت. باش لە نوێترین هەواڵ جێگیری سەرۆکی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ئەمڕۆ ڕای گەیاند کە لە هەفتەی داهاتوو هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. ئەمە ویستی هەرێمی کوردستان یا عێراقیشە؟ ئەمە بە دڵنیای هەر بۆ جۆری باسمکردن ویستی هەرتێک لایە لە سەرەتادا نەوت فاکتەرێکی زۆر گرنگی ئابووری سیاسی ئیداریە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بەپێی ئەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان لەبەر خاتی ئەوە قەت حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیان ئاواتەخوازی ئەوە نییە کە هەناردەکردنی نەوتەکەی بوەستێ. بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لەو سەرەکیترین کەسانی کە بە پەلەیەکە زووتر هەناردەکردنی نەوتەکەی دەست پێ بکاتەوە هەم لە ڕووی ئابووریەوە و هەم لە ڕووی ئیلتیزامێکی کە هەم بە کۆمپانیا وەبەرهێنەرەکان هەیەی هەم بە کۆمپانیا کریارەکان و بازاری جیهانی هەیەی بەڵام حکوومەتی عێراقیش بەبێ ئەوەی کە سولوشنێک هەبێت کە هەموو لایەنەکان لەسەری کۆک بن لەوە زیاتر ناکردرێت کە نەوتی کوردستان ڕابژێترێت چون نەوتی کوردستان نەوتێکی زیادە نییە کە بڵین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر خەڵکەکە یا لەسەر ئابووری عێراق بەگشتی بێکاریگەرە. ڕاستە. بەڕێز شەهریار شێخلەر شارەزای نەوت و زە سوپاس کە لەگەڵمان بووی.